پارچە گۆشتەکەم. لەو ساتەدا گەر بە دەرزی جەستیان کونکون بکردمایە نەهەستم پێدەکرد نەخوێنم لێ دەتکە. لەگەڵەوەشدا نەمدەزانی کام پارچە گۆشتە دەڵێن. ژوورەکەم بەجێهێشتن و هەزارەها پرسیار مێشکمیان داگیر کرد. بەرەو چێشخانەکە چووم، پەرداخێک ئاوم خواردەوە. پاشان چوومە جێخەوەکەم. هەوڵمدا بخەوم، بەڵام خەو لە چاوانم زڕا. هێندەی نەبرد هەستامەوە. چوومە بەر ئاوێنەکەم. سەرەتا بە وردی لە ڕوخساری خۆمم ڕوانی. دەستم برد بۆ لوتم. لێوم، زمانم، گوێچکەکانم. هیچ پارچە گۆشتێکی زیادەم نەبینی. جلەکانمم داکەن. ڕووت و قود لەبەر ئاوێنەکەدا سەیری تەواوی جەستەی خۆمم کرد. لەوێشدا هەستم بە هیچ پارچە گۆشتێکی زیادە نەکرد. گوتم ئەی باوکم بۆ وای گوت؟